سەرەتا ئەم کاتەی ئێوەش باش ئەڵبەتە من وەک هاوڵاتیەکی هەرێمی کوردستان لە پێشە پێویستە بەتوندی ئیدانەی ئەو کردەوە تێرۆریستیە بکەم کە دوێنێ شەو یعنی بەرە بەیانی ئەمڕۆ ئەنجام درراوە بۆ سەر هەولێری پایتەخت کە 12 موشک ئاراستەی هەرێم کراوە کە بە شێوەیەکی گشتی مەبەست لای خزمەت گوزاریەکان بووە کە بکرێن بە ئامانج و هاوڵاتیان بووە و ئەمەش دەبێت بە توندی ئیدانە بکرێت ئەوەی کە پەیوەست بێ بە بۆچی ئەم کردوانە ئەنجام دەدرێن ئەوەیە کە بەداخەوەکو بیستمانە لە میدیاکانش باس کراوە و لایەنی ئێرانیش دانی بەوە داناوە کە ئەو کارەی ئەنجام داوە لە بری ئەوەی کە بە حساب لە هەرێمی کوردستان مۆڵگەی ئیسرائیلی وجودی هەیە ئەمە بەڕاستی قەوانەیەکی کۆنە کە کەس باوەڕی پێناکات لە بەرەوەی ئەگەر تۆ کێشت لەگەڵ دەوڵەتێکی تر هەبێت نابێت هەرێمی کوردستان بکەیت بە مەبەست و ئامانج ئێمە دەزانین کە هەرێمی کوردستان شوێنێکە کە هەموو خەڵکی عێراق و هەرێمی کوردستان شانازی پێوە دەکەن کە پێکەوە ژیانی ئاشتیانەی نەتەوەکان و ئاینەکان لەخۆ دەگرێت و لە کاتی تنگانەدا دەواازەیەک بۆ هەموو ئەو هاوڵاتی عێراقیانی کە ڕویان لە هەرێمی کوردستان کردو و زیاتر لە ملیۆنێک بوونیان هەبوو لێرە بە ئاشتەوایی لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان دەژێن و دەپارێزرێن هەرێمی کوردستان ئەمڕۆ بە سیاسەتی میان ڕەوانەی خۆی کە پەیڕەوی دەکات هەوڵ دەدات تەنگژەکان کەم بکاتەوە چ لەسەر ئاستی عێراق بێت چ لەسەر ئاستی ناوچەکان بێ و هەمیشە لە ڕێگەی دیبلۆماسیەت و دەواازەی کراوە کاری لەسەر ئەوە کردووە کە بە گفتوگۆ و بە دیالۆگ لەگەڵ هەموو ئەو لایەنانە کێشەکانی چارەسەر بکرێت ئەمڕۆ لە جیهانی جیهانگیریە ناکرێت بە موشک وەڵامی پرسەکان بدەیتەوە لەگەڵ وڵاتێک هاتۆ کێشت هەبێت لەسەر مەلەفێک لە مەلەفەکان ئەمڕۆ ئێمە دەزانین کە ئێران لەگەڵ وڵاتانی ئەوروپا و لەگەڵ ئەمریکا کەوتۆتە بنبەستێک لە گفتوگۆکانی سەبارەت بە کێشە ئەتۆمێکی کە هەیەی لە هەمان کاتە لە عێراقا هەوڵ هەیە بۆ دامەزراندنی حکوومەتی ئایندە کە لایەنەکان لە نزیک بوونەتەوە لە یەکتری بەو مەبەستەی کە بە زووترین کات حکوومەت تەشکیل بکرێت و ئەمەش دیارە ڕەناڕەزایی وڵاتێکی هەرێمی لێ دەبێتەوە بەم شێوەیە پەرچەکردار ئەنجام دەدات و ئەمەش ناکرێت لەسەر ئاستی نێودەوڵەتی دەبێت تۆ حساب بۆ ئەو بکەیت کە وڵاتان سەروەری خۆیان هەیە تۆ موشک هەواڵی وڵاتێکی تر دەکەی ئەمە بە معنای ئیعلانی جەنگە بەرامبەر بە ئەو وڵاتە ئەگەر تۆ هەر مەبەستێکی ترت هەبێت و هەر بیانوێکی ترت هەبێت ئەگەر کێشەکان لەگەڵ ئیسرائیل بێت ئەوەی کە لە ڕابردوو هەفتەی ڕابردوو ئەنجام درا کە لە نزیکی دیمەشق دوو جەنەراڵی ئێرانی کوژراون بە حساب سەربە سوپای پاسدارانن بە ناوی کەربەلای پور و سعید نژات ئەمە نابێت وەڵامێکی لێرە بدرێتەوە وەڵامەکەی لە هەمان کاتیشە هەر کاتێک با بڵێن کێشت هەبوو بێ لە ڕابردووە بەمەستی تۆڵەسەندنەوە تۆ هەرێمی کوردستان بکەی بە ئامانج ئەمەش کێشەیە کە بەڕاستی کە لەلایەن گەلی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانەوە نابێ قبول بکرێت پێویستە بە زووترین کات پەرلەمانی کوردستان دانیشتن بکە بۆ ئیدانەکردنی ئەو بابەتە و ئەو لایەنانەی کە ئەم کاریان ئەنجام درراوە پێویستە بە زووترین کات محکوم بکرێن ئەمە لەسەر ئاستی عێراقش تەواوە دەبێت پەرلەمانی کوردستان دانیشتنی زوو ئەنجام بدات بۆ ئەوەی کە ئیدانەی ئەم کردەوە تێرۆریستیە بکات حکوومەتی بە ئیدانەکردنی بابەتەکە ینی ئیدانەکردنی بابەتەکە کیفایەتە بۆ ئەوەی کە هێرشانە دووباران بێتەوە چونکە ئەم جارە جیاوازتر بۆ لە جارەکانی دیکەوە زەرەر و زیانێکی زۆری هەبوو بۆ هاوڵاتیان ینی حکوومەتی هەرێمی کوردستان جگە لە ئیدانەکردن هیچی تری نەکردووە حکوومەتی عراقیش تا ئێستا زۆر هەڵوێستێکی جددینە بووە لە کاتێکدا سنوورەکانی عراق بەزێنراون سنوورەکانی عێراق بەزێنراون ئەمە ئەرکی سەرەکی حکوومەتی عێراق دەبێت ئەو کارە ئەنجام بدات چکە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراقی فدراڵە و سەروەری هەرێمی کوردستان بەشێکە لە سەروەری عێراق و ئەم کارە کە ئەنجام دراوە دیارە خەرق لەسەر سیادە و دەبێت وەڵامی تند بدرێت و دەبێت ئەم کارە بەرز بکرێتەوە بۆ ئەنجومەنی ئاسایش لە نەتۆ یەکگرتوەکان بۆی هەڵوێستیان هەبێ بەرامبەر بە وڵاتێک کە ئەم کارەی ئەنجام دابێت ئەگەر خۆی ئەو وڵاتە ئیدعایەوەی کردبێت کە بە مەبەستی لە ناودانی مۆڵگەی ئیسرائیل لە ناوچەکە ئەو کاری ئەنجامداوە کە هیچ ئەسڵ و ئەساسێکشی نییە لەلایەکی ترەوە ئێمە وەکو ینی خەڵکی کوردستان پێویستە هەموو جەماوەری گەلی کوردستان ناڕەزایی خۆیان دەرببڕن بەوەی کە ئاساییشیان دەخرێتە مەترسیەوە و ئارامیان ئەمڕۆ وەکو چۆنەڵێ پێشێل دەکرێت پێویستە هەموو لایەنە سیاسیەکان حزبیەکان و کەرتی جەماوەریش وەکو چۆنەڵێت ئەوانەی کە لەسەر ئاستی کۆمەڵگەی
مەدەنین ئیدانەی ئەم کردەوە تیرۆریستیە بکەن بۆ ئەوەی جارێکی تر دووبارە نەکرێتەوە. ئێمە لەگەڵ ئەوەداین کە پێویستە ئەم بابەتانە بە گفتوگۆ چارەسەر بکرێت و لەگەر بێت و وەکو چۆنەڵێت لە هەندێ مەلەفات تۆ بگەیتە بنبەست نابێت وڵاتێکی تر بکەیت بە مەبەست هەرێمێک کە ئەمڕۆ سەقامگیری هەیە لە ناوچەکە تۆ بیشێوێنیت لەبەر ئەوەی کە تەوێ فشار بخەیتە سەر ئەو لایەنانەی دکتۆریانی لە قسەکان ئاماژەت بوو ئەوە کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق و سەروەری هەرێمی کوردستانیش بەشێکە لە سەروەری خاکی عێراق، بەڵام زۆر جار ڕخنە دەگیرێت لە حکوومەتی عێراقی یاخود لە حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی. طبعا ئەمە لەلایەنی عێراقیەوە ئەوان دەڵێن ئێوە لە داهاتە خۆتان سربەخۆ کردووە و داهاتی هەرێمی کوردستان ناگەڕێنەوە بۆ ببەخە و دەتانەوەی سربەخۆ بن. ئێستا بۆچی داوای ئەزمواسایش و تەدەخولی عێراقەکەن هەرچەندە ئەمە ڕەنگە لە پسپۆرەکەی جەنابیشتانەوە دوور بێت، بەڵام وەک سەرنجێک بۆ قسەکانی ئێوە وەک سەرنجێک بۆ ئەو قسانەی کە بەڕێستان ئاماژەتان پێیکرد من دووبارەی دەکەمەوە لە معادلەی هەرێم لەگەڵ عێراقی فیدراڵە کە ئێمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ناو ئەو پێکهاتەین عێراق بەرپرسیارەتی یەکەمی لە ئەستۆیە و پەرلەمانی عێراقش دەبێت پەرسپرسیارەتی ئەوەی هەبێت کە ئیدانەی ئەو بابەتە بکات. ئەمە هیچ پاساوێک نییە بۆ ئەوەی کە تۆ لەلایەک لەلایەکان مەکو چۆنڵێت گفتوگۆکەیت لە ناو خۆی عێراقا لەسەر هەندێک مەلەف ڕازی یا ڕازینی یاخۆ ناڕەزامەندی دەرەبڕیت بەشە بودجە دەبڕێت یا هەشتێکی تر کە تۆ بە گفتوگۆ لەگەڵ عێراقا چارەسەری دەکەیت، بەڵام ئەمە نابێت ببێت بە پاساو بۆ ئەوەی وڵاتێکی تر موشک بارانت بکات و دۆدەنگ نەکەیت. نابێت ئەوە ببێت بە پاساوی ئەوەی کە کۆمەلگەی نێودەوڵەتی بێدەنگ بێت لەوەی کە ئەمڕۆ ناوچەیە کە ئارامە و سەقامگیرە و کار بۆ بنیادنانەکە کار بۆ پێکەوژیانەکە تۆ پشێویتیا دروست بکەیت و نائارامی بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروست بکەیت. هەردێت ناشارمەوە من دانیشتووی ئەو شوێنم کە ئەم شەو موشکەکان ئارەستەی کراوە و نائارامی دروست کردووە لە ناو خانەوادەی ئێمەیە و ئەمە چۆن دەبێت وەکو هاوڵاتێکی هەرێمی کوردستان تۆ قبوڵی بکەیت کە لە ماڵی خۆت دانیشتویتە و وڵاتێکی تر بە موشکی بالیستی فەتحی سەتوودە هێرش دەخاتە سەرت. ئەمە چۆن دەبێت قبول بکرێت لەلایەن کۆمەلگەی مەدەنیەوە، چۆن دەبێت قبول بکرێت لەلایەن میدیاکانەوە کە بێدەنگ بن بەرامبەر بەم کردەوە تیرۆریستی کە ئەنجام درراوە بە هەر مەبەستێک بێت بە هەر پاساوێک بێت. ئەمە خەڵقێکە لەسەر سیادەی عێراق، خەڵقێکە لەسەر ئەو بنەمایانەی کە جارنامەکانی نێودەوڵەتی لەسەریا بنیاد نراون و ئەگەر مەبەستشی بێت با بڵێن کۆنسولگەریە کە هێشتا لە دامەزراندنە تۆ بیکەی بە ئامانج کۆنسولگەری خۆی هەموو ئێوە دەزانن کە پێگەیەکی دیبلۆماسی هەیە و لە هەموو عورفەکانە ئەوەیە گەر تەنانەت دوو دەوڵەت لە جەنگی شابن دەبێ پێگە دیبلۆماسیەکان پارێزراو بن، بەڵام ئەمانە هەمووی پێشێل دەکرێت بە ئەو پاساوی کە با بڵێن ئەو کارە ئەنجام دەدرێت. ئەمەش کارێکی باشەکەک دکتۆرکەواتە ئەم بێدەنگیە بۆچی ینی بۆچی حکوومەتی هەرێمی کوردستانیش تا ڕادەیەک بێجەنگە لە ئارست ئەم هێرشانی کە دەکرێت ینی نابینین کە ڕەتفعل یاخود پەرچەکردداری فعلی هەبێت وەگەوەی جەناب داماژەی پێیەکەی داوای گفتوگۆ دانوستان بکات هەر کێشەیەک هەیە لە ڕێگەی گفتوگۆ دانوستانەوە چارەسەر بکرێت. بەڕێزم هەرێمی کوردستان بێدەنگ نەبووە ئەوە تا سەرۆکی هەرێمی کوردستان بە توندی ئەو کردەوەی ئیدانە کردووە، سەرۆکی حکوومەت هەرزوو هاتۆتە سەرخەت و ئەو کردەوە ترسنۆکانەی ئیدانە کردووە و لە هەمان کاتە ئەگەر بێدەنگ نەبوون لەسەر ئاسی باشە لە ئەرزی واقعدا چی کراوە، لەسەر ئاسی نێودەوڵەتی چی کراوە، هیچ کراوە بۆ ئەم هێرشانە دووبارە نەبنەوە؟ لەسەر ئاستی واقع دەبێت کار لەسەرەوە بکرێت بۆ نمونە دەبێت لەگەڵ ئەو لایەنانەی کە با بڵێن بەرپرسن لەو بابەتە دانیشتن بکرێت و بانک هێشت بکرێن و تا ڕادەیەک ئاماژە بەوە بکرێت کە ئەم کردوانە قابلی قبول نییە و دەبێتە مایی ئەوەی کە گرژی هەبێت لە نێوان هەرێمی کوردستان و ئەو لایەنەیە و کردەوەی ئەنجام داوە. یعنی ناکرێت تۆ پەیوەندی دیبلۆماسی و بازرگانی هەبێت و لە هەمان کاتشە موشک ئاراستەی ناوچەیەک بکەیت کە ئارامە، ئەمە ناکرێت. لە هەمان کاتە ئێمە لە گفتوگۆکانمان لەگەڵ عێراقیشە دەبێت لەسەر ئەوە جەخت بکەینەوە کە سەروەری هەرێمی کوردستان بەشێکە لە سەروەری عێراق و دەبێت بپارێزرێ. ئەمڕۆ لایەنە عێراقیەکانش ڕاستە بە قسە ئیدانەی ئەو کردەوەیان کردووە چ مستەفا کازمی بێت و چ مختەدا سەدر بێت کە باسییان لەوە کردووە کە هەولێر چۆک دانانێت بۆ ئەو فشارانەی کە لە دەرەوە ئاخرێت بەڵکو
ئازادی خۆی و سربەخۆی خۆی و سیادەی خۆی دەپارێزێت و میانڕەوی خۆی بە بەردەوامی دەبێت لەسەر سیاسەتی میانڕەوانی خۆی و ئەمەش بەشێکە لەو بابەتەی کە ئێمە لە معادلە نێودەوڵەتیەکانشە دەبێت ئاماژەی پێ بکرێت کە هەموو شتەکان دەبێت گفتوگۆ چارەسەر بکرێت خۆ ئێمە هەرێمی کوردستان خۆشتان ئەوە باش دەزانن کە لە ڕووی لۆجستیەوە ئەو هێزە نییە بەرامبەر بە هێزێکی هەرێمی بچێتە ناو شەڕەوە و با بڵێن پەرچەکردداری هەبێ بەڵکو دەبێت ئەمە لە ڕێگەی کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە بەرز بکرێتەوە کە ئەم هەوڵە محکوم بکرێت و ئەو لایەنە وەکو چۆنڵی سنوورێکی بۆ دابنرێت ئەمڕۆ ئێمە دەزانین کە هەرێمی کوردستان لەبەرەوەی خواستی هەیە لەسەر ئاستی نەخشەی وزە کە پەیوەست بێ بە گازەوە فراوانی خۆی هەبێت لەسەر نەخشەی وزەی نەوت ئێستا پێگەی خۆی هەیە و ئەمەش دیارە هەندێک وڵات پێی خۆش نییە کە ئەم کارە ئەنجام بدرێت و مەبەستیە کە وەکو چۆنڵە سنوورێک بۆ خواستەکانی هەرێمی کوردستان دابنات ئێوە لەلایەکەوە باس لەوە دەکەن کە خەڵکی هەرێمی کوردستان پێویستی بە احتیاجاتە ئەمانە ئێمە دەزانین هۆکارەکانی چییە کە خەڵکی کوردستان کەم دەرامەت دەبێت لە ڕێگەی ئەوەی کە لەلایەن مەسەن حکوومەتی فیدراڵەوە موچەی لێ بڕێ بودجەی لێ بڕێ لەلایەن وڵاتانی دەرەکیەوە هێرشی بۆ دەهێنرێت داعش دەهێنرێتە سەری و ناسەقامگیری دروست دەکرێت تۆ ناکرێ هەرێمێک کە با بڵێن تازە ساوایە وەکو چۆنڵێت هەوڵەدا بۆ ئەوەی کە سەقامگیری هەبێت هەوڵەدا بۆەوەی ببێت بە نمونەیەکی زۆر باش ببێت بە دوورگەیەکی ئارام لە ناوچەکەیە هەموو لایەک هێرشی بۆ بهێنرێت و کۆمەلگەی نێودەوڵەتیش لێ بێدەنگ بێت. باشە لەسەر ئاسی نێودەوڵەتی دەکرێت چی بکرێت بۆ ئەگە دووبارە نەبوونەوەی ئەم هێرشانە و یعنی بە فعلی ئێران تەنها کونسوڵخانەیەکی ئەمریکا دەکاتە ئامانج یاخود تەواوی پارێزگای هەولێر دەکاتە ئامانج. خۆی ئەگەر باس لەوە بکەین کۆمەلگای نێودەوڵەتی دەبێت چی بکرێت ئەم شتە دەبێت لە ڕێگەی وزارەتی خارجی عێراقەوە بەرز بکرێتەوە بۆ کۆمەلگەکانی نێودەوڵەتی بۆ نەتەوە یەکگرتووەکان و بۆ ئەو ئەنجومەنی ئاسایش کە گفتوگۆی لەسەر بکرێت لەلایەکی ترشەوە ئێمە لەگەڵ ئەوەیەن کە دەبێت زیاتر خەڵکی جەماوەری کوردستان لەوە هۆشیار بن کە هەر هێرشێک دەکرێتە سەر بستێک خاکی هەرێمی کوردستان هێرشە بۆ سەر سەقامگیری و ئاسایش و ژیان و بژێوی خەڵک لە هەرێمی کوردستان تێکچوونی ناوچەیەک لە هەرێمی کوردستان دەبێتە مای تێکچوونی تەواوی پارچەکانی تر لە هەرێمی کوردستان و ئەمەش دروست نییە دەبێت بێدەنگی ڕابگیرێت و هەوڵ بدرێت بۆ ئیدانەکردنی ئەو هێرشانە و پێویستە جەماوەر هەمویان بە یەک دەنگ ئەو بابەتە ئیدانە بکەن و لەلایەن پەرلەمانی هەرێمی کوردستانشەوە ئەمە بە توندی محکوم بکرێت و حکوومەتی هەرێمی کوردستانش ئەوەی نەشاردۆتەوە کە هەوڵەکانی بەردەوام دەبێت لەگەڵ کۆمەلگەی نێودەوڵەتیە بۆ زیاتر فشار خستنە سەر ئەو لایەنانەی کە مەبەستیانە ناسەقامگیری لە هەرێمی کوردستان دروست بکەن. سپاس بۆ میوانەکەم دکتۆر سامان سۆرانی شارەزای کاروباری نێودەوڵەتی. سپاس بکە لە ناوینی ڕۆژ لە گەڵمان بۆیت. سپاس بۆیەش.